پەیامی من بەر لەوەی ئەو هەندراوە بخونمەوە لەسەر کوردی ڕۆژاوای سوپاسی کوردی ڕۆژاوای دەکەم. ئاپرەتەکان لە پیاوەکان بەغیرەترن، پیاوەکانی سەنگەری هەم ئاپرەتەوە هەم خاچی کوردستان و ڕۆژئاوانە. ئەوە خۆی لە خۆیدا سەرەبێکی گەورە ئەوەی دەسەلمێنێ کە کورد هەرگیز بە نێرومێ ئامادە خۆیان بەخت بکەن لە پێناوی سەر بەخۆی ئازادی و دەوڵەتی کوردی. ئەو دوژمنانەی کە دەیانەوێت کورد لە ناو بە خەیاڵیان خاوە. عەبدولسەلام عارەب ویستی کورد خەلاسکە کۆتایی پێهات، سەدام ویستی کورد خەلاسکە کۆتایی پێهات، ئەحمەد سەرعیش کۆتایی پێدێ لەبەرەوەی داعشە. ئەمریکا هیچ مووقی بەشی پیاوانەی نەبوو لە ترەمپەوە ئەگە خیرەتیان هەبا پشتیان لە کورد نەدەکرد. بۆیە کورد دەبی ئاگای لە خۆبی هەموو کاتێک خۆی سەنگەری خۆی بی، باوەڕی بە دوژمنان نەبی. ئەوە بۆیە دەڵێم ڕۆژئاوایە سەرکەوتووە و هەر بەهایە دڵخۆشکەری کوردستانە، یەکگرتنە لە مەیدانە، چوار پارچەمان یەک ویژدانە، کوردستانە یان نەمانە، ئاڵای کورد سەربەرزیمانە، خوێنی شەهید هەیبەتمانە، تا قیامەت دروستمانە، دەوڵەتی کوردی شەقمانە، هەر سەرسۆری دوژمنانە، هەر بەردەوام ڕوخانیانە. دەرێم با ئەوە ڕێگەت چۆل ناکەی خاک جێناهێلین، کوردستان دایکە پەیمان ناشچێنین. شەهیدان گوتیان کورد سەپان نییە، خاچی کوردستان بۆ دوژمن نییە، دەمێنێتەوە هەر بە سەربەرزی. دۆزمە ڕووخاو نەماوە پەرزی، دۆزمە ڕووخاو نەماوە پەرزی. ئیتر سوپاس مەمنونتانم.